بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. درسي رابردو لأحكام الرأي دابوين ويا ذكرت دوباره كينو بيكوانيا قلت من سير رأمان هي ويا رأيك واجبة بلاوازي بخويندريتوا رأيك واجبة لهندك حالة دا بقلوي بخويندريتوا ورائك كذكري بقلويش بخوانينه وبلاوازيش بخوانينه ويا فإذا كتبتان بينا بها عن بوشرتي لقلم بلين كتبه كي داخل خالضة همان تواوي كين اگر را قتمان بلاوازي بخويندريتوا يا واجب بلاوازي بخويندريتوا لو حالتانا دا يكم هر رائك كسريها بي واجب بلاوازي بخويندريتوا دو بۆ خۆی ساکین بێ و لە کۆتایی وشەدا بێ پێش خۆی کەسرە بێ و بەڵام بە تەرتیب نییە ئەوە شەر دروستە بەلاوازی بخوێندرێتەوە. دوو سێ ساکین بێ پێش خۆی کەسرە بێ دوای خۆی پێیتی ئیستیعلانە بێ دیسان هەر واجبە بە کەسرە بخوێندرێتەوە. خاڵێکی کەمان هەیە هانفرین هەر ڕائێک ساکین بێ کردمانە سکون پێش خۆی یائی ساکین بێ لاوازە. خاڵچکە ئەگەر هانفرین ئەگەر لەسەری وەستاین کردمان بە سکون پێش خۆی سکون بوو بەو مەرجە یا و ئیستیعلا نەبێ پێشتری کەسرە بێ یەک خاڵمانمەوە. ئەگەر ڕا لە کۆتایی وشەدا ساکین بوو پێش خۆی کەسرە بوو دوای خۆی پیتی ئیستیعلا هات لە وشەیەکی تردا وایە ئەوە لاوازەکان ئەی ڕائی قەڵەو ئەگە فەتحە و ضەممەوە دوو خاڵ بۆ خۆی چی بێ پێش خۆی فەتحە و ضەممە بێ ئەوە چوار خاڵ. ئەگەر ساکین بوو پێش خۆی کەسرەی ئەسڵی بوو دوای خۆی لە هەمان وشە پێتی ئیستیعلا بوو ئەوەش خاڵێک کە پێنجەم هانفرین هەر ڕائێک ساکین بوو لە کۆتایی وشەدا پێش خۆی هەر ساکین بوو پێشتری فەتحە بوو یا ضەممە بوو یەک خاڵمان ماوە. هانفرین هەر ڕائێک سکون بوو دەبێت لە خۆی ڕادەست پێ بکە هێمیشە سکون بوو پێش خۆی کەسرە بوو بەڵام ئەسڵی نەبوو بەچی دەزانین ئەگەر هەمزەی وەصلی لێ بوو ئەوە لاوازەکانیش ئەوەی کە دروستە بە لاوازیش و بە قەڵەویش بخوێنینەوە. طبعا سێ ئەومان هەیە یەکەم ساکین بێ پێش خۆی کەسرە بێ دوای خۆی ئیستیعلایەکی مەکسور بێ فیرقین تەنها لە سوورەتی شوعەرادا ئەو شێمان هەیە فیرقین ئەگەر ساکین بوو پێش خۆی هەر ساکین بوو بەڵام ئیستیعلا بوو پێشتری کەسرە بوو وەکو میسر قیتر ئەویش سێ چوار وشەمان هەیە لە قورئانەدا زۆر نییە دەکرێت بڵێ میسر ئەگەر ڕا یائی حەذف کراوی لێبوو لەسەری وەستا بووین ڕائێک لەسەری وەستاین کردومانەتە سکون وەکو نوذور یەسر یعنی دروستە هەم قەڵەویکەین و هەم لاوازەکەین ئەوە ڕائی ڕەتەواو ئەو جار دەگەینە مەد یعنی چی طبعا درێژکردنەوەی دەنگ لە کاتی گوتون و دەربڕینی پیتەکانی مەددا. جا پێشەوەی باسی تەقسیماتی مەدکەین باسی پیتەکانی مەد دەکەین یەکەم جار ئەو پیتانەی کە لە زمانی عارەبیدا و لە قورئاندا پێیان دەگوترێت پیتەکانی مەد و درێژ دەکرێنەوە چەند پیتن؟ تەوانان تەنها سێ پیتن ئەلیف واو یا کەواتە دەکرێت بڵێن حروفی مەد چەند دانە؟ حروفی مەد سێ دانەیە ئەلیف وایە واو یا بەڵام کام ئەلیفە چ شتێک ئەلیفە ئەلیف و هەمزە دوشتی جیاوازن هەڵێتان تێک نەچێ خەڵکی ئێمە باردووشیان هەر دەڵێ ئەلیف مەبەستمان ئەو درێژەیە کە هیچ حرەکەیەکی لەسەر نییە یان جاری وهەیە یاء ئەلفە مەقسوورەکەی لەسەرە واوە ئەلفە مەقسوورەکەی لەسەرە مەبەستم ئەلفە درێژەکە کە هیچی بۆ نەکراوە ئەلفە مەقسوورەکە کە هەمیشە پێش خۆیان فەتحەیە ئەوانە پیتی مەدن وایە لە کوردیدا بە فەتحەی دەڵێن بزوێنی کورد وایە ئەگەر
لە کوردیدا وانە لە زیاتی بزوێنە درێژەکەی طبعاً ئەو ئەلیفەی بۆ دەکرێت با تا ثا جا حا ئەلف بێ بێنە ئەلفی پێوەخە ئەوانە مەد هەمویان دەبنە پیتی مەد ئەو ئەلیفەی کە بە حرفەکانەوە دەلکێندرێ هەمیشە پێش خۆی فەتحەیە و هەمیشەش حرفی مەدە دەبێ نیسبەتێک درێژکردنەوەی هەر تێدا بێ وایە دەکرێت قاف فەتحەی هەبێ عەلەیهی سەلام بڵێ قا ئەگە فەتحە بێ قا ئەلفی پێوە بێ قا بایەک فەتحەی هەبێ با ئەلفی پێوە بێ با کەواتە پیتی یەکەمی مەد چییە؟ ئەلیفە ئەلیف چییە؟ ئەو پیتەیە کە هیچ حرەکەیەکی نییە هیچ حرەکەیەکی نییە نەسکوونی هەیە دەڵێن ساکینە بەڵام لەبەرەوەی حرەکەی لەسەر نییە بۆی پێی دەڵێن ساکینە دەنا سکوونەکەشی بۆ نەکراوە هەمیشە پێش خۆی فەتحەیە وەکو چی؟ وەکو قالە قالە واو چ کاتێک دەبێتە پیتی مەد هەموو واوێک ناها ئەو واوانەی کە هیچیان لەسەر نییە و بە ساکین حیسابن پێش خۆیان ضەممەیە تەنها ئەوانە حرفی مەدن واوێک سکوونی هەبێت و هیچی بۆ نەکرابێ پێش خۆی ضەممەی هەبێ بە کوردی ئەلف بەیەکان بێنە ئەگەر هەمزە واوی پێوەخە ئوو بوو تو ثو جو ئەو واوی کە بە حرفەکانەوە دەلکێندرێ بە تەنها هەمیشە بە حرفی مەد حیساب دەکرێ وەکو یەقوو یەقوولو ناکرێت ضەممە و واو وەکو یەک بخوێندرێنەوە ناکرێت بڵێ یەقوولو ضەممەیە وایە ئەگەر بمانەوە بیکەین بە واو دوایە لە مەخرەجەکان دەیخوێنین دەبێ بۆشایی قورگت هەمووی داگیرکە یەقوولو ئەدی کام یا حرفی مەددا ئەو یای لە ناوەڕاستی کەلیمەکاندا بەکاردەهێنرێ یان ئەو یای دەکەوێتە کۆتایی تەقەن پیتی مەد قەت ناکەوێتە سەرەتای وشەی وایە پیتی مەد لەبەرەوەی ساکینن قەت لە سەرەتای وشەدا لە سەرەتای کەلیمەدا نین یا لە ناوەڕاستی کەلیمەکانن یا لە کۆتایی کەلیمەکانن ئەو یانەی کە لە قورئانەدا ساکینن بەو معنایە هیچیان بۆ نەکراوە و پێش خۆیان کەسرەیە هەمیشە حرفی مەدن وەکو چی؟ قی ئاو بۆ ئاسانیە قالە یەقوولو قیلە هەمیشە تەبەن دەیگەینێ جارێ باسی حرەکەکان ناکەین بەڵام هەمیشە ئەلیف چی دەوێ؟ دەمکردنەوەی دەوێ تەواو دەوێت تەواو دەمت بکەیەوە واو چی دەوێ؟ لێو خڕکردنی دەوێ یەقوو لێرەڕا یەقوولو یا لێو دەبێت لێوت بکشێنی چەنەکەی خوارد زۆرتر بەکاردێنی قیلە نمونەیەکمان هەیە هەر سێپیتەکەی بەیەکەوە تێدا کۆبۆتەوە زۆر ئاسانە بۆ ناسینێ نوحیها واو تەماشاکە پێش خۆی چییە؟ ضەممەیە وایە واوەکە هیچی لەسەر نەکراوە پێش خۆی ضەممەیەوە یەک یا هیچی بۆ نەکراوە پێش خۆی کەسرەیە ئەلیفەکە هیچی لەسەر نییە پێش خۆی فەتحەیە کەواتە لە نوحیها هەر سێک پیتە مەدەکە کۆبوونەتەوە وازحە ئەوانە پیتە مەدەکانن تەبەن مەد زەحمەت نییە بەس هەنگاوی یەکەمی مەدی ئەوەی یەکەم جار پیتە مەدەکان بناسین هەتا پیتە مەدەکان نەناسی تەبەن مەحاڵە بتوانی فێری مەد و جۆرەکانی مەد و درێژکردنەوەی ببێت وایە چونکە ئەو پیتانەی درێژ دەکرێنەوە و پێیان دەگوترێت حرفەکانی درێژکردنەوە حرفەکانی مەد تەنها ئەو سێدانانن لەگەڵ حرفەکانی لین هێندێک جار وازحە ئەدی هۆکارەکانی مەد چین طبعا لە هەر شوێنێکی قورئانی ئەو ئەلیف و واو یا ئەد بینین دەبێت ئەندازەیەک درێژکردنەوەی هەر تێدا بکرێ بەڵام کەی حرەکەی مەدەکان تێدەپەڕێ دەبێتە 4 حرەکە و 5 حرەکە و 6 حرەکە ئەو کاتەی کە بە دوای پیتە مەدەکاندا شتێکی دیکە هات کە پێی دەگوترێت چی؟ هۆکاری مەد چەندانن؟ تەوانەوە تەقسیماتی دوو جۆر دوو هۆکاری مەدمان هەیە هەمزە لەگەڵ سکون هەمزە چییە؟ تەمەن هەر ئەلیفە بەڵام بە حرەکەوە وایە کە لە قورئانەدا چۆن دەنووسرێ؟ طبعا یا ئاوا بە درێژی هەمزەکەی لەسەرە یا لە ژێریەتی
فتحەی هەیە ضەممەی هەیە کەسرەی هەیە دوو فتحە و دوو کەسرە و دوو ضەممەشی هەبن طبعاً هەمزە هەر هۆکاری مەدە وازحە یان هێندێک جار بەتەنێ ئاوا دەنووسرێ دوو فتحەی هەیە یا دوو کەسرەی هەیە یا یەک کەسرەی هەیە گرفت مشکلەی نییە گرنگەوەیە هەر هەمزەیەک هەر ئەلیفێک حرەکەی هەبوو بە هەمزە حسابە ناوەکەی هەمزەیە و هەروەها هۆکاری مەدیشە هۆکاری مەد یعنی بەتەنێ درێژ نابێتەوە هیچ کاتێکی بەڵام هەر کاتێک لەگەڵ پیتە مەدەکاندا بەکارهێنرا کەوتە دوای هۆکارە مەدەکان عفو کەوتە دوای پیتە مەدەکان طبعاً پیتە مەدەکان لە دوو حرەکەی دەبا بۆ چواری بۆ پێنجی هەمزە ناگەێنیتە شەشی بەڵام تا پێنجی دەیبا وازحە ئەها چۆن بەنمونێستا ئەوەی بێنە جا ئەوە بەس پیتە مەدەکەیە جا وایە بەس هەمزەی لەگەڵ بێ جا ئێستا ئەلیفەکە پێی دەڵێن چی حرفی مەد بە هەمزەکەی دەڵێن چی هۆکاری ئێستا ئەگەر هەمزەی لێ نەبێت جا تاو بەس کە هەمزەی لێبوو هەمزەکە دەبێتە هۆی ئەوەی ئەلیفەکەی تا پێنج حرەکەی درێژکەینەوە یا تا چواری جا ئەوەی ئەلیفەکەی ڕادەکێشێ چ شتێکە هەمزەکەیە یان جیئە هەر بۆ یەک نمونە بۆی جیئە یاکە حرفە مەدەکەیە گە بەتەنەوێت دەڵێ جی وایە بەس کاتێک هەمزەی دەکەوێتە دوایە هەمزەکە زیاتر ڕای دەکێشێ جی لای کەمی دەیکاتە چوار حرەکە تا پێنج حرەکەشی جائزە جیئە طبعاً ئەگەر پیتە مەدەکان هەمزەیان لە دوا بوو لە چوار حرەکەی کەمتری نییە بەس ناوەکەی چییە طبعاً جارێ با ناوەکەی لێگەڕێن یان ئێرە سوئە واوەکە حرفی مەدە دوای خۆی چییە هەمزە هاتووە کەواتە هەر کاتێک پیتە مەدەکانمان هەبوو وازحە ئەلف واو یا دوای خۆیان هەمزە هات هەمزەکە دەبێتە هۆکاری درێژکردنەوەی پیتە مەدەکان زیاتر لە دوو حرەکە پیتە مەدەکە بە تەنهاش بن دوو حرەکە هەر درێژ دەکرێنەوە ئێستا دەچێنە سەر تەقسیماتەکەی بەڵام ئەگەر هەمزەیان کەوتە گەڵێ هەمزەیان کەوتە دوایێ وازحە طبعاً زیاتر لە دوو حرەکەی درێژ دەبنەوە هۆکاری دوو هەمزیە سکوونە بەڵام چەند سکوونمان هەیە دوو جۆر سکوونمان هەیە یەکیان پێی دەگوترێت سکوونی لازم یەکیان پێی دەگوترێت سکوونی عارف سکوونی لازم مەبەستمان ئەو سکوونەیە کە لازم ناوەکەی بەخۆیە لازم یعنی پێویست یعنی واجب یعنی دەبێ هەبێ ئەو سکوونانەی لە قورئانێدا نووسراون بە نووسین هەن کە تۆ دروستت نەکردوون ناتوانی لاشیان ببەی پێیان دەگوترێت سکوونی لازم ئەوانەی لە ناوەڕاستی کەلیمەکاندان یا لە کۆتایی کەلیمەکانیشدا بن بەس بۆ خۆیان بە نووسین هەبن وایە تۆ نەدەسەڵاتی دروستکردنت هەیە وایە نەدەسەڵاتی ئەوەشت هەیە لای ببەی وایە بۆیە بەو سکوانانە دەڵێن چی سکوونی لازم سکوونی هەمیشەیی ئەو سکوونەی کە بۆ خۆی هەیە وەکو بە نمونە ئەوە پیتە مەدەکەیە دوای خۆی لامە لامێکی ساکینە ئەو سکوونە لازمانە هەمیشە پیتە مەدەکان تا شەش حرەکەی دەبن چ شتێک گوای کردووە ئەو ئای هێندە درێژکەینەوە طبعاً ئەو سکوونە وازحە ئەو سکوونەی کە دروستمان کردووە یا بۆ خۆی هەیە کەواتە پێی دەڵێن سکوونی لازم ئەو مەدانەی کە سکوونی لازم دروست دەکەن مەدەکەشیان لازمە مەجالی کەمکردنی نییە لە هەموو حاڵەتێکیدا دوای دەگەینە سەر تەقسیماتەکەی ئەی سکوونی عارض چییە ئەو سکوونەیە کە لە کۆتایی وشەکاندا لە حاڵەتی وەقف لە حاڵەتی هەناسە خواردنەوەدا دروستیان دەکەین وایە ئێستا ئێمە لە نوێژەدا کەس دەڵێ بسم الله الرحمن الرحیم یاڵێ بسم الله الرحمن الرحیم کامیان دەڵێ ڕەحیم میمەکە لە ئەسڵدا چی هەیە کەسرە لە ئەسڵ ڕەحیمی وایە بەس کە دەوەستین دەبێتە سکون الحەمد لله رب العالمین نونەکە چی هەیە بۆ خۆی نا عالمینینی عالمی نا فتحەیە بەڵام کە دەوەستی و
كها حركة فتحة كسرة ضمة دو فتحة دو كسرة لحالتك دا كالسريان دوستي هنا سيدة خوي ودا بيتيان لكي حركة كي لابي لشويني حركة كي سدروز دكي سكوني كي دروز دكي بو سكوني دلينسي سكوني عارض واضحة أو بيشكيتان زۆر دەبێت چاگاگا لێ بێت ئەو پێشەکیەی نەزانی مەدی نازانی پیتە مەدەکان کامە ئەویش تا شەشی دروستە بەڵام فەرقێکی هەیە 2 4 6 جایزە دەیگەینە جارە تەقسیمات نییە ئێستا پیتە مەدەکان چەندانن ئەلیف واو یا ئێستا ئەلیف لە مێشکی خۆتدا دەزانی چێوانە ئەو شتە درێژەیە یان بە کورتی ئەلفە مەقسوورەکەی لەسەر وا و یایی دەکرێت هەمیشە لە هەر شوێنێک بینیمان ئەندازەیەک هەر درێژی دەکەینەوە وازحە کام واوە پیتی مەدە هەموو واو نەها قورآن واوی زۆر تێدان وایە بەس ئەلیف نا ئەلیف هەر ئەوەی پێی بگوترێ ئەلیف هەمیشە حرەکەی لەسەر نییە و پێشخۆی فەتحەیە ئەوەی ناوی ئەلیف بێ هەمزە نا واو نا بەڵام واوێک فەتحەی هەبێ و کەسرەی هەبێ و سکوونەکەی بۆ کرابێت چۆن بێ ئاوا دەیخوێنینەوە علاقەمان نییە بەس ئەو واوانەی هیچیان بۆ نەکراوە و پێش خۆیان ضەمەیە حرفی مەدن دیسان یا ئەوەی کە هیچی لەسەر نەکراوە بە ساکن حیسابە و پێش خۆی کەسرێ ئەوانە پیتی مەدن ئەی هۆکارە مەدەکان چین هەمزە و سکون هەمزە و سکون هەمزە طبعا هەر کاتێک کەوتە دوای پیتە مەدەکان طبعا پیتە مەدەکان لە دوو حرەکەیەوە دەبا بۆ چەندی بۆ 4 و 5 و هەر کاتێک دوای پیتە مەدەکان دیسان سکون هات کە چەند زۆر سکونمان هەیە سکونی لازم سکونی عارض ئەویش هەر کاتێک پیتە مەدەکان دوای خۆی سکونێک هات کە بۆ خۆی نووسراوە هەر درێژی دەکەینەوە بەڵام درێژکردنەکەی وەکو سکونەکەی لازمە واجبە مەجالی تێدا نییە و هەر کاتێک دوای پیتە مەدەکانمان کرد بە سکون بەڵام سکوونەکە خۆمان دروستمان کردبوو دیسان واجبە هەر درێژی بکەینەوە ئەو جار دەگەینە سەر ئەقسامی مەد سمان دەست نەکەوێت ئەوی پێبسترینەوە جۆرەکانی مەدە و جارەی چەند جۆر مەدمان هەیە 2 جۆر مەدمان هەیە کتێبەکە شەراوایە پێی دەڵێن جۆرەکانی مەد یا ئەقسام المەد چەند جۆر مەدمان هەیە 2 بەس ئەوە لەسەر وەرەقەی خوا وەرەقە سپەی دابەشکەن وەرەقەکەتان دەبێت پێبێت تا مەدی تاوا دەکەن وەکو من دروستی دەکەنەوە باشە هەموو ئەوە هەر دابەشیکەن بە هەمووتان پێتان بێ ئەقسام المەد جۆرەکانی مەد جۆرەکانی مەد مەدی ئەسڵیمان هەیە لەگەڵ مەدی فەرعی مەدی ئەسڵی مەدی بەپانی وەرەقەکەی دانێن بۆی جێگای ببێتەوە زۆرن ها تەقسیماتەکە بەپانی وەرەقەکەی دانێن خەریتەکەی هەر تێدا لە مەلزەمەکەیدا بەس بەدەستی خۆتان دروستیکەن ساتر خەزن دەوێ وازحە جۆرەکانی مەد چەند جۆر مەدمان هەیە ئەسڵی فەرعی ئەسڵی فەرعی ئەسڵی هەر ناوەکەی بەخۆیە کە ئەسڵیە یعنی ناچاری لە هەموو حاڵەتێکدا جێبەجێیکەی جا ئەگەر پێناسەی مەدە ئەسڵیەکان هەمووان بەیەکەوە بکەین حاڵین مەدی ئەسڵی تەمان دەبێتە 4 بەش طەبیعی بەدەل عیوەض مەدی سیلەی سوغڕە مەدی ئەسڵی ئەگەر هەر چواریان بەیەکەوە پێناسەکەین دەڵێن چی ئەو مەدانەنە کە پیتە مەدەکانمان هەن هۆکاری مەدیان لە دوانیە حاڵین لێم ئەو چوارانە ئەگەر بەیەکەوە پێناسەکەین دەڵێن چی دەڵێن پیتە مەدە ئەسڵیەکان بریتین لەو مەدانەی کە پیتە مەدەکانمان هەن بەڵام لە دوای خۆیان هەمزە نەهاتووە سکونیش نەهاتووە وازحە
هەر کاتێک لە قورئانێدا پیتەمەدەکانت بینین دوای خۆیان هەمزە نەبوو سکون نەبوو بە هەردوو جۆرەکانیەوە ئەو مەدە ئەسڵیە بەڵام نەناو ئەسڵیەکاندا هەرچی ئەسڵی بێ دوو حرەکەیە تەمان قسەی تێدا نیە درێژکردنەوەکەی وەکو یەکە بەس کاتێک ناویان لێ دەنێین بۆ ناسینەوەی تەمان چوار دەکرێنە چوار بەش مەدی ئەسڵی ئەوانەی کە پیتەمەدەکانمان هەن بەڵام لە دوای خۆیان هەمزە و سکون نەهاتووە دەبنە چەند بەش دەبنە چوار بەش یەکەم پێی دەوترێت مەدی طبیعی مەدی طبیعی چیە؟ سادەسینە سەر کتێبەکە زۆر زۆر ئاسانن ها مەدی طبیعی ئەوەیە کە پیتەمەدەکانمان هەن پێش خۆیان و دوای خۆیان هەمزە و سکون نییە نە پێش خۆیان نە دوای خۆیان مەدی طبیعی مەدی سروشتی یعنی سروشتی ئینسانێک ئەگەر عارەبی بزانێ ها هەر کاتێک ئەلیفی بینی چی لێ دەکا؟ تەوەن درێژی دەکاتەوە ها نابێ وەکو بزوێنی کوردی خوێنیەوە هەر کاتێک ضەمەی یعنی واوی بینی وەکو ضەمەی نایخوێنێتەوە لە ضەمەی درێژتری دەکاتەوە وایە ئەگەر یائت بینی یائی وەکو کەسرە ناخوێنیەوە گەر عارەبی بزانی وایە قالێ ناکرێ بڵێ قالە وایە یەقولو ناکرێ بڵێ یەقول وایە قیلێ ناکرێ بڵێ قیل ئەوانە مەدی طەبیعین واضحە ئێستا مەدی طەبیعی بریتیە لەوەی کە پیتەمەدەکانمان هەن کە مەدە طەبیعیەکە هێندە زۆرن ناتوانانی بیان ژمێری ها لە ئاەتێکدا لەوانەیە جاری وا هەیە 20 دانە هەبێ لە یەک وشەیدا لەوانەیە 3-4 مەدی طەبیعی بەیەکەوە کۆب بێتەوە جاری وا هەیە لەوانەیە ئەلیفیشی تێدا بێ یائیشی تێدا بێ واویشی تێدا بێ ها وشەی نووسیمان نوحیها مەدی طەبیعین تەبان هەرسێکیان نوحیها هەر سێ پیتەکە لە یەک وشەیدا هەنا دەبێ هەرسێکیان بێ قیاس درێژکەیەوە ها نوحیها مەدی طەبیعی ئێستا وازحە هەر کاتێک پیتەمەدەکانمان دیتن سەیری پێش خۆیکە و دوای خۆیکە هەمزەی لێ نەبوو سکونی لێ نەبوو سکونت بۆ دروست نەکرد بە هەردوو جۆرەکەیەوە ئەو مەدەیە پێی دەوترێت مەدی طەبیعی چەند حرەکە درێژ دەکرێتەوە مەدی طەبیعی دوو حرەکە گوتمان حرەکە چیە دوایە دەیخوێنین حرەکە ئەوەیە جوڵە یەک پەنجەی دوو جار بجوڵێنە یان بە قەڵەمی دوو نوقتاندانێ دوو حرەکان بکە بەدەستی بە چاوت دوو حرەکەی بکە حرەکە ینی جوڵە شتێکی تەقدیریە هەمەرز نییە ئی هەموو کەس بە سانتیم بپێورێ وایە بەڵام عادەتەن بۆ ئەلفی چ دەکەین دەممان دەکەینەوە بە تەواوی ها قالە بۆ واوی چ دەکەین لێوت بۆ پێشەوە دێنی و لە بۆشای قورگدا واوەکەی دروست دەکەی یەقول قاف مەخرەجی قافی تایبەتە بەس واو مەخرەجەکەیان جەوفە یەقول بۆ یائی چ دەکەین لێومان دەکشێنین و سەنەکەی خوارێ قیلە نوحیها چێ دەتوانێ بە بڵێ بەدەنگ تۆزە کورت نوحیها نوحیها بە قیاسی ئەلیفی زۆرتر شێکە بۆم دەڵێ حاشیە ئەتەوەی کەم بوو نوحیها کارین خان زۆر باشە ئەو جەماعەتی ئێرە زۆر تەوا میم وەیە ئەگەر قیاسەکەیان ڕاگرن زۆر چاکە هەموویان وەکو یەک بن بێ قیاس نوحیها مەسافەی واو و یائی و ئەلیفی یەک ئەندازە بێت یەک مەسافە بێت ئەوە مەدی طەبیعی جۆری دووهەمیان مەدی بەدەلە مەدی بەدەل چییە؟ ئەوەیە پیتەمەدەکانمان هەن ئەلیف واو یا بەڵام پێش خۆیان هەمزەیە پێش خۆیان وازحە ئەوەی عادەتەن ئاوا دەکرێت ئو ئی بائینە بەس بۆ هەمزەی بەس لە هەمزەیدا لە ئەلیفبەیدا بەس هەمزەی بێنە ئەلیفی بخەد وایە واوی بخەد وایە یائی بخەد وایە دەبێتە مەدی بەدەل زۆر زۆر ئاسانە هەمزە هەر ئەلیفبەی بڵێ ئەلیفی لەگەڵ بنووسی دەڵێ چی دەڵێ واوی لەگەڵ بنووسی
دەبێتە ئوو یائی لەگەڵ بنووسی دەبێتە یی هەر حرفە مەدێک پێش خۆی هەمزە بوو پێی دەڵێن چی مەدی بەدەل طبعا ڕێک هاوڕێک وەکو مەدی طبیعی وایە ها لە درێژکردنەوەدا و لە ناویشدا هێندێک هەر فەرقی پێ ناکەن و تەقسیماتەی ناکەن ئێستاوەی تەجویدی بە وردی ناخوێنن بە هەمووان دەڵێن مەدی ئەسڵی پیتە مەدەکە هەیە دوای خۆی هۆکاری مەد نییە بەڵام بۆ ناسینەوەی پێی دەگوترێ مەدی بەدەل لە ئەسڵ بۆ معناکەیتی زۆرتر چونکە ئادەم بنمونە ئادەم هەمزەی دووەم پێشتر ئەلیف بوو یعنی ئەلفەکە پێشتر هەمزە بووە و تو بنمونە واوەکە پێشتر هەمزە بووە یاکە پێشتر هەمزە بۆ گۆڕدراون بە حرفی مەد قاعدەیەکە ئێمەشمان پێینە لێرە ئێستا ئادەم ئادەم و تو ئیمان هەموو مەدێکی بەدەل چەند حرەکە درێژ دەکرێتەوە دوو حرەکە درێژ دەکرێتەوە کەواتە ئێستا مەدی بەدەل وازح یا وازح نییە مەدی بەدەل دووشەیە ها پیتە مەدەکەمان هەیە لە پێش خۆی لە دوای خۆی نەها پێش ئەوەی بگەیە پیتە مەدەکەی ها چیمان هەیە ئەمەسم هێندێک ئێرە بە پێش دەزانەوە پێش نییە ساوانە ئێستا هەمزە و ئەلیف کامیان لە پێش کامیانە هەمزەکە لە پێش ئەلیفەکەی وایە هەمزەکە لە پێش واوەکەیە کەواتە هەر کاتێک پیتە مەدەکان هەمزەیان کەوتە پێشێ پێی دەڵێن مەدی بەدەل چەند حرەکە درێژی دەکەینەوە دوو حرەک مەدی عیوەض تایبەتە بە حاڵەتی وەستان وەستان لەسەر چی تەنوینی فەتحەتەین ها دوو فەتحە تەنوینی کەسرە تەنوینی ضەممە کە لەسەری دەوەستی دەبێتە سکون خەبیڕون دەڵێ چی خەبیر عەلیمین عەلیم بەس کە عەلیمەن بێ دەڵێ چی عەلیمەن لەسەری ڕاست دەڵێ چی عەلیما ئەوە ئێستا لە سوورەتی نەبەئە ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا ئەگەر دیقەتتان دابێتە هەموو کۆتایی ئاەتەکان تەنوینی فەتحەیە وایە بەڵام لە حاڵەتی وەقفدا لە حاڵەتی وەستاندا تەنوینەکە دەگۆڕدرێ بەچی بە ئەلیف لە جیاتی ئەوەی بڵێن عەلیمەن لە جیاتی نونەکەی چ دەکەین لە عیوەضی وی یعنی لە جیاتی وی ئەلفێکی دروست دەکەین کە بە زۆریش ئەلیفەکە نووسراوە لەگەڵیدا عەلیمەن دەبێتە چی عەفووەن عەفووە واضحە بەس دوو ملاحەزەتان ئاگا لێبێ لە تەنوینی عیوەضدا یەکەم طبعا تائی مدەوەر تائی خڕ تەنوینی فەتحەشی هەبێ نابێتە ئەلیف ئاگاتان لێبێ تەنوین تائی خڕ تەنوینی فەتحەشی هەبێ نابێتە ئەلیف دەبێتە ها ڕەحمەتەن دەبێتە چی ڕەحمە وریابن ئەو یاسا بەسەر تائی خڕ تائی تەئنیف کە بە زۆرێک لە ناوەکانەوە دەلکێندرێ و لە قورئانەدا زۆر دووبارە دەبێتەوە ئەوە یەک ملاحەزەی دووهەم ئەگەر تەنوین لەسەر هەمزەی بوو ئەلیفەکەی بۆ نەکراوە ئاگاتان لێ بێ دەبێت بۆ خۆت ئەلیفەکەی دروستکەی بۆیە زۆربەی خەڵکی ئێمە بە هەڵە دەیخوێنێتەوە ماءەن لە زیاتی بڵێ دەڵێ ما دەیکا بە سکون لەبەروی ئەلیفەکەی لێ نەنووسراوە دەبێت بۆ خۆت ئەلیفەکەی بنووسی ئێستا بیناءەن ماءەن کە لەسەری دەوەستی هەمزەکە دوو فەتحەی هەنە بۆ خۆت فەتحەیەکی دەکەی بە ئەلیف واضحە لە شوێنەکانی کە ئەلیفەکە نووسراوە بەڵام لەسەر هەمزەی ئەلیفەکە نەنووسراوە دەبێت بۆ خۆمان ئەلیفەکەی بنووسین وایە ماءەن ئاوایە بخۆی وایە بەڵام دەڵێ چی ناڵێ ما بیکەی سکون دەڵێ چی ئەو بەمەرجێک تەنوینی فەتحە بێ ئەوەش وازەحوانە مەدی عیوەض تەنها لە حاڵەتی ڕاوەستاندا دروست دەبێت لە حاڵەتی وەقف لە حاڵەتی هەناسە هەڵکێشاندا وایە ئەوانەی کە دەبنە مەدی عیوەض ئەگەر نەوەستی هیچ جۆرە مەد و درێژکردنەوەیەکی تێدا نیە ئێستا عەلیمەن نەوەستی عەلیمەن حەکیمە هیچی درێژ ناکەی وایە عەفووەن غەفوورا ماءەن طەهوورا بەس کە ڕاوەستاین واضحە تەنوینەکە ئەوەی کە دەبێتە نون حرەکەیەکمان لابرد لە جێی ئەو حرەکەی چ دەکەین ئەلفێکی دادەنێن تەواو ئاخر دانا مەدی عیوەض مەدی سیلەی سوغرا عەفوس مەدی سیلەی سوغرا لە چیدا دروست دەبێت لە هائی ضەمیردا کام هائانە
ئەو هەئانەی لە قورئانێدا ئاوا نووسراون جایا ضەمەیان هەیە یان کەسرە فەتحەمان نییە. هائی ضەمیر یعنی چی؟ یعنی هائێک بە وشەیەکەوە نووساوە بەڵام بەشێک نییە لە کەلیمەکەی. ها حاڵین لێ هەندێک کەلیمەمان هەنە لە زمانی عەرەبیدا بۆ خۆیان هائیان پێوەیە. ها لئن لەم ينتهي ينتهي بۆ خۆی هائی پێوەیە ناتوانانی لێکەوە ئەو هائی ضەمیر نییە قەت مەدیشی تێدا دروست نابێ. وازحە؟ ئەو هەئانەی کە بە کەلیمەیەکەوە دەنووسێن بەڵام بەشێک نین لە کەلیمەکەی. ئێستا کتاب هائی پێوە یا پێوە نییە؟ لە ئەسڵدا پێوەی نییە بەزاری وایە دەڵێ چی؟ کتابه وایە ئەو هائی کە لکێندراوە بە کتابەکەی پێی دەڵێن هائی ضەمیر یان بیهی بەئەکە بە حرف جەڕە لە عەرەبیدا بەهی دووشتی جیاوازن. بیهی هاەکە بۆچی دەچێتەوە؟ بۆ ناوێک دەچێتەوە کە لە پێش خۆیدا بەکار هێنراوە. بۆیە هەمیشە طبعاً هائی ضەمیر ئەگەر ضەمەی هەبوو کەسرەی هەبوو بە دوو مەرج درێژ دەکرێتەوە هیچ هەموو کاتێکی نەها. وازحە؟ مەرجێکیان ئەوەیە کە دەبێ پێش خۆی و دوای خۆی حرەکە بێ سکون نەبێ. ئێستا دیقەتی دەنێ عنه ئێستا ئەو ها ضەمیرە بەڵام لەبەرەوەی پێش خۆی ساکینە درێژکردنەوەی تێدا نییە. فعلوه فعلو ئەو ها پێش خۆی واوە واو حرفی مەدە بۆ خۆی ساکینە درێژ ناکرێتەوە. هائی ضەمیر مەرجی تێدایە دەبێت بۆ خۆی حرەکەی هەبێ هیچ پێش خۆشی حرەکە بێ دوای خۆشی حرەکە بێ. حاڵین لێم هائی ضەمیر بۆ خۆی حرەکەی هەیە هیچ ئللا لە حاڵەتی ڕاوەستاندا طبعاً حرەکەکە نامێنێ و مەدیش نامێنێ. ئاگاتان لێیە مەدی سیلە هەر کاتێک لەسەری وەستای وازحە مەدەکە نامێنێ دەبێتە سکون بەڵام دەبێت پێش خۆی دوای خۆی حرەکە بێ. ئەوە مەرجێک مەرجی دووهەم ئەوەیە کە نابێت لەگەڵ دوای خۆی لێکی دەی نابێت لێک درابێ. هەر کاتێک مەدی سیلە لەگەڵ دوای خۆی لێکتدا تێک هەڵکێشت کرد یان دوای خۆی ئەلفولامی شەمسی یا قەمەری بوون بە هیچ شێوەیەکی درێژکردنەوەی تێدا دروست نابێ. دیقەتی دەنێستا لەهو ئەگەر بەتەنە بێ درێژکردنەوەی هەیە لەهو وایە بەس ئەگەر ئەلفولامی شەمسی لە دوابن بنمونە ئەو شەی ئاوا بیەنە دەڵێ چی؟ لەهو الدین درێژکردنەوەکە نەما. وازحە؟ طبعاً لە قورئانەدا چۆن بیناسین مەدی سیلە؟ زۆر ئاسانە. هەموو مەدێکی سیلە ئەگەر ضەمەی هەبوو یەک واوی لە تەنیشت یا لە ژێری کراوە یەک واوێکی بچکۆلە بەڵام بەس لە نووسیندا بچکۆلەیە. لە گوتندا وەکو واوە درێژەکەی وایە دوو حرەکەی وەکو مەدێکی طەبیعی. حاڵین لێم لەهو تاو بەڵام هائی لە قورگت دروست دەکەی ئەوەکەی کە لە جەو لەهو نەک بەلێوی بێڵێ. ئەگەر کەسرەی هەبێت چی لە تەنیشت کراوە؟ عادەتەن یائێکی خواری لە تەنیشت کراوە بیهی بەوەی ئاسان دەیناسینەوە. وایە هەر هائێک واوی لە تەنیشت بوو یا لە ژێر بوو هەری هائێک یائی لە تەنیشت بوو یا لە ژێری بوو واو و هائی لەگەڵدا بوون دەزانین مەدی سیلێ و چەند حرەکە درێژ دەکرێتەوە؟ دوو حرەکە درێژ دەکرێتەوە و بەڵام ئەو ملاحەزەیەتان لێبێ لە حاڵەتی ڕاوەستاندا مەدی سیلە دروست نابێت. هەر بە خێرایی ئەگەر سەیری قورئانەکەی کەن کاتیشمان تەواو بۆ بەڵام بایەک سوورەتی ئەوەتان بۆ بخوێنمەوە بەلەد و قەزەویشم بۆ لەبەرکەن. بەس پیتە مەدەکانم دەوێن بۆم دیاری کەن لەو سوورەتەیدا ساویکەتان لێ وەردەگرم. بە ئێستا بەس لەو سوورەتەشدا پیتی مەد و هۆکاری مەدی چی تێدان و ئەو مەدانەی خوێندومانن. بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد لا لا ألفشمان هي همزشمان هي لدوايق وایە بەس جۆری مەدەکەمان نەخوێندووە بەس ئەلیفەکە حرفی مەدە هەمزەکە هۆکاری مەدە بهذا ها ئەلفی مەقسوورە ئەلفی مەقسوور وایە تەماشای پێش خۆی دەکەی دوای خۆی دەکەی هیچی لێنێ نە هەمزەی لێ نە سکونی لێە کەواتە مەدی طبیعی مەدی طبیعی ئەو زۆری قورس مەکەن بەس پیتە مەدەکان و هۆکارە مەدەکانم بۆ دیاریکەن بەسە لا أقسم بهذا البلد
وأنت حل بهذا البلد ووا ساوا وكبيت مدى ألفك ليرة ألفك چونك واوك حركي هي إشمان بوا وننيك حركيان هي ووالد وما ألفك ليش وما ولد لقد خلقنا الإنسان في كبد ليرة ألف مقصورة كي إنساني لقل ياكي لقد خلقنا بعد أو ملاحظة بين بوكاتك أيحسب أن لن يقدر عليه أحد يقول زور شي تداني نو سورة هرباس يقول وكا يقول جاء بيتي مدت هبو هر زورين هر مد طبيعين زار دبنا بدل عوض أو كانك يقول أهلكت مالا لبدا كان واستعبين سيبو طالعين لبدا هيج مادة كلنا بوا بس كدوستين تنوين فتحة كيدا كينا ألف أيحسب أن لم يره أحد ألم نجعل له الصلة الصغرى كان أوانا له ديو تواويلة نشكرا والنشانة مادة كشي لسرنية صلة صغرى له لقوتن دا أو يان كبرى جارنا قيشتين أو يان كبرى جاري بويرانا وستام ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهدينا هو بس ليرة ها أكدريف ذكرتها لخطي دانا ها ضميرشا بەڵام لەبەرەوەی پێشخۆی ساکینە لەگەڵ دوای خۆشی لێک دەدرێ مەرجەکەی تێدانینە ها دەڵێن وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي يا كان هردوشان مدي طبيعين ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين هم مدكاني تدابون ويروخون معنا سورة مدسيا بدلها همزة لبيش ألف يوا آمنوا بزواوك مدي طبيعية آمنوا مدكي بدل مدكي طبيعي يعني دو مدي أصلي تدان بس ناوكيان جاي وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة والذين كفروا بآياتنا أو أشيسا مدي تدا بآياتنا سيتدا مدكي بدل دو مدي طحان فرد والذين كفروا بآياتنا هم أصحاب المشأمة عليهم نار مؤصدة صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه